سڵاو هاوڕێیانم کاتتان باشە ڤیدیۆیەکی دیکەی فێربوونی بەرنامەی پاوەرپۆینت دێنە خزمەتتان. ئینشاڵڵا هاوڕێیان ئەمە کۆتا ڤیدیۆ بێت لەبەرەوە هەوڵ دەدەین هەرچی هەیە هەرچی شتی گرنگە لە بەرنمەکە باسیکەنە بەرەوەی بەرنامەی پاوەرپۆینت خۆی زۆر ئاسانە، پێویست ناکە کە ئێمە بۆ نمونە زنجیرەیەکی 25 ئەڵقەی لەسەر بکەین، پێویست ناکات. ئینشاڵڵا ئەوەی هەبێت ئەمڕۆ باسیەکەین لەبەرەوەی خۆی بەرنامەکە زۆر ئاسانە، دەتوانین بە 2-3 ساعت هەر هەمووی فێر بیت و هەنێشتی بوون هەنێشتی ئەدڤانسی تایە کە بۆ جوانکاری زیاتر بەکاردەهێنرێ. ئەتوانی خۆت لێ قوڵ بیتەوە، یان ئەگەر تۆم شتە بیسکانە فێر بیت دوایەوە خۆت ئەو شتە ئەدڤانسانە فێرە بیت، پێویست بە کەس تابێ. ئێستا ئێمە تاکو دیزاین باسمان کردووە ساچنەوە بەشەکانتر، ئەو بەشەکانتریش بە سەریعی باسەکەین، ینی بە شێوەیە کە لی تێ بگەن خۆتانیش دەتوانن هەنێک تەمرین لەسەرکەن بۆ ئەوەی باشتر بن. ئێستا ئەگەر بۆ نمونە ڕۆینە بەشی ترانزیشن چییە؟ بۆ ئەگەر ئێمەگە چەند سلایدێکمان هەبێ، بۆ نمونە هەندێک سلایدی بلانک دانی بۆ نمونە ئەم سلایدانەمان هەیە، ئەگەر ڕەنگەکەی بگۆڕین وەکو لە پێشووتر باسمان کرد، ڕەنگەکانیان بگۆڕین، هەر سلایدێک و بۆ نمونە ڕەنگێکی بۆ دانین بۆ ئەوەی جیاوازەکەی بزانن کە مەقسەدمان چییە لە ترانزیشن. بەڵێ بۆ نسام 4 سلایدەمانە هەیە. ئەگە بڕۆینە بەسەر بەشی ترانزیشن، ئەمانە ئەبین. ئەمە شتانە چین؟ ترانزیشن یانی وەکو جوڵەیەکە لە نێوان سلایدەکان. ئێستا بۆ نمونە بەو شێوە ترانزیشنی بۆ دانێ. ئێستا ئەیبین بۆنە راپۆرتێک تێ پرزنتێشنێک تێ 10 سلایدە، دوو بۆنە هەنشتی جوانکاری هەیە، ئەتوانی بۆ شێوە ترانزیشن لە کاتی گۆڕینە بۆی دانی. بۆ نمونە ئەگەر بڕۆینە سەری بۆ شێوەیە کە فتوو لەسەر داتاشۆکە فوسکرینیەکەی کە سلایدەکانە گۆڕی بۆ شێوە ئەی گۆڕێ. ئەوە ترانزیشنە. تۆ توانی هەنێک ترانزیشنەیە کە ئیفێکتی هەیە بۆ نەزوم ئن ئاوت ئەوانە تاین دەستکاریانکەین و هەنێکسە بۆ نمونە ئەم ترانزیشن ئیفێکتی نیە، بەڵام ئەم ترانزیشنانە ئیفێکتیان هێسە ئەم بۆ ناڵێ لە لای ڕاستەوە بچێت یان لە لای چەپەوە بچێت، ئەواتە هەنێک ئیفێکتی بەسیتە. ئستا ئەنجە ترانزیشنەکان ئەتوانن خۆتان دانە بەدانە تاقییان بکەنەوە بۆ بزانن هەر کامەتان بەدڵ بۆ هەڵبژێرن. ئەتوانی لە کاتی گۆڕینی هەر ترانزیشنێک ئەتوانی بۆ نمونە دەنگی بۆ دانێ. ئستا بۆ نمونە ئەگەر گێتان لێبێ ئەتوان خۆتان تاقی بکەنەوە. ئەمەی ژێرەوە ئەتوانی مەبەستیان چێ لەمە، ئەمە بۆ نەک کاتی پێویست بۆ گۆڕینی سلایدەکە. ئێستا بۆ نمونە ئەم ئەنیمێشنێ ئەم ترانزیشنێ ئەمێ چەندێکی پێویستە؟ 90 ملی چرکە، یەک چرکێش نییە، بەڵام ئەمە دوو چرکەیە کە بە چرکە دیاریکراوە. ئەتوانی خۆت زیایکە. ئێستا بۆ نمونە ئەمەکەمە توانی زیایکەی بۆ نەیکەمە دوو چرکە و نیو کۆبینسە خاو بێتەوە. ئەهان لە چاو ئەوەی یەکەمە خاو بووە کە ئەوەتە بە زیاد کرد. ئەگەر بڕۆینە سەر بەشی ئەنیمێشنز، بەشی ئەنیمێشنز چییە؟ ئەمە وەکوتمان ترانزیشن، بەشی ئەنیمێشن هەر وەکو ترانزیشنە تقریبەن. بەشی ترانزیشن ئانی وەکو جوڵەیە لە نێوان سبە ناگەر هەنێشت بنووسینەمێ. بەشی ترانزیشن وەکو جوڵەیە لە نێوان چی؟ لە نێوان سلایدەکان. بەڵام بەشی ئەنیمێشن چییە؟ بەشی ئەنیمێشن دەتوانین جوڵەیەک بدەیت بەچی؟ جوڵەیەک بدەیت بە نووسینەکان. ستا بۆ نمونە ئەگەر ئەمە ئەم نووسینە داونکەین فلۆت ئن بەو شێوە کە بینیدان جوڵەیان پێدەی. ئێستا ئەوەش وەکو هەمان شێوە جوڵەی زۆری هەیە، کە جوڵەی زۆری هەیە توانی پریڤیوکەیت و بەو شێوە کاتێک سلایدەکە گۆڕی هەم بە هەمان شێوە بەو شێوەیە. ئەمە کە دێنەوە سەری بۆ نمونە ئەمەش ئیفێکتی هەیە وەکو ئێستا بۆ نمونە ئەمە ئەگەر ئەڵێ بڕۆ بەرە سەرەوە یان بڕۆ بەرە خوارەوە بۆ شێوە هەنێک ئیفێکتی هەیە کە ئەتوانین داینی. ئەمەش هەر هەمان شتە ئەنیمێشن.
ئێستا ئەمە ئەڵێ لە چی کاتێکە تەنها یەک کلیکە ئەتوانی ئەم ئۆردەرە بگۆڕی. ئەمەش هەروەکو وتمان بۆ نمونە چەندێکی پێچێ بوون ئەمە ڕۆ بەرەو سەرەوە ئەگەر ئەمە 1 سانیە ئەگەر بیکەینە 3 سانیە خۆی بینن خاوە چێتە سەرەوە. ئەمەی خواری چییە؟ ئەمە ئەو ماوەیە سە بۆ نمونەکە من هەر دەسەن ئەمە پریڤیو ڕێک ئەمە دەستەکە بچوونە سەرەوە، بەڵام ئەگەر ئەمە چی ئەو ماوەیە کە چاوەڕێ ئەکا ئەوما ئیش نابێستە تا 3 سانیە و نیو نەچێ اینجا دەسەکە بە ڕۆیشتن ئەو ماوەیە چاوەڕێیەکە تاوەکو فانکشنەکە یانۆکۆ و تاسکەی پێی دراوە چاوەڕێ بکە دەست پێ بکە. ئەمانەمان هەیە. ئەمە چێڵێ ئەمە بۆ نمونە لە کاتی عرضکردنی لەسەر داتاشۆڵێ لە سەرەتا لە یەکەم سلایدەوە دەستکە بە عرضکردن باش نییە. ئەمەی پاڵی بۆ نێ من لە سلایدی سێهەم ئەمێ لە داتاشۆکە یەکسەر لە سلایدی سێهەمەوە دەست پێ بکە دەستە ئەمە لە ستڕێک لە سلایدی سێهەمەوە دەست پێکە بۆ شێوەیە. ئەگەر بینە سەر ئەمەش تەنها هاوڕێن تەنها شتە گرنگەکان باسەکەین لەبەرەوەی هەنێشتی لاوەکیە کە بەکار ناهێنرێت با کاتی پێوە نەکوژین. ئەمە پرزنتیشن ئۆنلاین کاتوانین بۆن لە ڕێگەی ئۆنلاینەوە بەکاری بهێنی. ئەمە کەستم سلایدە چی؟ ئەم کەستم سلایدە ئەمەش بەشێکە کە خراپ نیە گرنگە بۆ نمونە تو ئەتەوێن تەنها یەکەم جار سلایدی یەکەم اینجا سلایدی چوارەم اینجا سلایدی یەکەم دووهەم عفو اینجا سلایدی سێهەم بۆ شێوەیە ڕیزبەندیانەکەی کە ئەوەکەیەکەی شەوەکەی تەنها ئەوە یەکەم جار سلایدی یەکەم هێنا ئێستا ڕوا سلایدی چوارەم ئەهێنێ سێهەم ئەهێنێ اینجا سلایدەکان بۆ شێوەیە ئەوە عیبی نەبوو. ئێستا بۆ نمونە تۆ ئەم سلایدانت هەیە و ئەتەوی بۆ نە پرزنتیشنەکە ئەم سلایدە دەرنەکەوێت تۆ ڕۆیتە بەشی هایت سلاید کای سلایدت گرۆک و خەتێکە درێ بەسەر دووەکە و کاڵە بێتەوە ساگە بڕۆین لەمێ ساگە بڕۆینە ئەمێ ئەو سلایدە دەرنەکەوت تێگەن ئێستاگە بگەڕێنە دواوە ئەو گەڕینە دواوە سلایدی دووهەم دەرنەکەوت ئەگە بڕۆینە پێشەوە ئەو سلایدی دووهەم هەر دەرنەکەوت لەبەرەوەی چی لەبەرەوەی ئێمە هایدمان کردووە ئەگەر هایدەکە لابێن ئەتوانین دەریکەین. ئەم دوانە بۆ ڕیکۆردکردن سە هەردووکی هەمان فەنکشنیانەیە بۆ ستارت ڕیکۆرد کە خۆم ئێستا ریکۆرد دەکەم نابێ بۆ ڕیکۆردکردنی شاشەی کاتێ بێدە فول سکرین ڕیکۆردی کۆمپیوتەرەکەت بۆەکە ریکۆردی کۆمپیوتەرەکەت بۆەکە. ئەمێژە هەندێک شتە بۆ نەسە ئەمە توانین لەم لە کۆمنتێک دانی وەکو باسمان کرد لە هەر شوێنێک بێت بۆ ناتوانین کۆمنتێک دانی دوای ئەو کەسەکە توانین ریپلەی بۆ بکە بۆ شێوەیە. ئەمەش ئیتر سەبارەت بە کۆمنت و تەرجمە و پریڤیو لانگویجەکانە. ئیتر ئەم شتانە ئەتوانن شتێکی وە گرنگ نییە تەنها ئاوتلاینەکەی بە شێوەی دەرخستنیە ئەم شتانێکی وانە بۆ نەمە ڕۆڵەڵ یان ڕاستە و ئەمە گراید و ئەم شتانەی کە ئەتوان خۆتان تاقیب بکەنەوە هەنێ شتیانی زۆر شت پێ ناکرێت تەنها بۆ شتی مەسەلەی جوانکاریە بۆ شتێکە تەنها بۆ شێوەیە. بەم شێوەیەش گەیشتینە کۆتایی بەرنامەی پاوەرپۆینت. ئەگەر سووتان لی بینی و ئەگەر سووتان لەم زنجیرە چوارۆزم 4 ئەڵقەیە ئەگەر سووتان لی بینیەوەی وادارم سەبسکرایبی کاناڵەکەم بکەن. ئەگەر ویستان لەسەر بەرنامەی وۆرد بێ بە هەر بەرنامێکی تر بێ بەرنامەکانی ئەدۆبی هەر بەرنامێکی تر بێ لە خزمەتتان دابم خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆیەکی دیکە.